بەڵێ بەڕێزانە ئێستا هەواڵێکی بە پەلەمان بەدەست گەیشتووە ئەوانەی کە بەشێک لە خۆپشاندەران بە چەکەوە یاخود کۆمەڵێک خەڵک بە چەکەوە هێرشیان کردووە سەر نووسنگەی ڕوودا و لە شاری سلێمانی بە سیلاحەوە تەقەیان کردو لە نێو نووسنگەکە. تۆڕی میدیای ڕوودا و بەرپرسایەتی پاراستنی گیانی هەموو کارمەندەکانی خاتە بەرپرسانی ئەمنی ناوچەکە و ئیدارەی پارێزگای سلێمانی. بەرۆز فەرێدون ئێستا لە سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمە بێت. بەرۆز دوایین زانیاری لای ئێوە چییە؟ ئێمە لە سەربانی بینای نووسنگەی سلێمانی تۆڕی میدیای ڕووداوین. دیارە خۆپشاندەران هەڵیان کوتاوەتە سەر نووسنگەی سلێمانی تۆڕی میدیای ڕوودا و لەناو خۆپشاندەرانەوە تەقەمان لێت کرێ. هەتا ئێستا ئاسایش پۆلیسی لایەنێکی ڕەفتی نەهاتۆ بەلامانەوە. داوا لە ئاسایش و پۆلیسەکەی بە فریامان بکەون. ئێمە حەسر کراوین ئەیانەوە نووسنگەی سلێمانی تۆڕی میدیای ڕوودا و سووتێنن با دروشمی سووتاندن بۆ کەناڵی ڕوودا و سووتاندنی کارمەندەکانی کوشتنی کارمەندەکانی هاتوونەتە بەردەم نووسنگەکەمان. داوا لە پارێزگای سلێمانی داوا لە هەرێزانمنیەکانەکەین بە فریامان کەون. داوایان لێکەن فریامان کەون. داوایان لێکەن فریامان کەون. بەڵێ بەرۆز پەیامنێری پارێزگاری خوددا هاوکارانم پێمەڵن کە پارێزگاری سلێمانی هەروەها بەرپرسانی ئیداری بەڵێنیان داوە کە بێنە لا ئێوە مەڵبەندی یەکێتیش بەڵێنی داوە کە بێنە لا ئێوە وەژانی ئێوە بپارێزن. داوا لە هێزانمنیەکانەکەین گەن بەلامانەوە داوایان لێکەین بە دروشمی سووتاندنی کەناڵی ڕوودا و سووتاندنی کارمەندەکانی داواتان لێکەین بکەنە فریامان. تەقمان لێکەن تا هاوکاریمان چەند باش بەهرۆز ژمارەیان چەند کەسەوانێ هاتوون؟ بەهرۆز بەڵێ هاوکارم بەهرۆز فەرێدون دیارە لە سەربانی باڵەخانەی ڕوودا و نووسنگەی سلێمانی بە هاوار و داوا لایەنە ئەمنیەکان سلێمانیەکات بە زووترین کات فریانکەون. دووبارێکەمەوە تۆڕی میدیای ڕوودا و پاراستنی سەلامەتی گیانی کارمەندەکانی و تەواوی هاوکارانمان ئەخەینە ئەستۆی گیانی یەکە ئیداریەکانی یاخود دەستگا ئەمنیەکانی شاری سلێمانی. پارێزگاری سلێمانی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێنیان داوەوە لە کۆنتاکتن کە بە زووترین کات فریای کارمەندانی ڕوودا بکەون لە سلێمانی